بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان خۆشحاڵم لە بەرنامەی پشتەوەی ڕووداوەکان پێتاچان بوویدێتەوە. ئەمڕۆ باس لەوە دەکەین جموجوڵەکانی ئێران لە پشت پێکێنانی کابینەی نوێ یا حکوومەتی نوێی عێراقەوە بزانین جموجوڵەکانی ئێران چییە لە ناو خاکی عێراقدا و لە هەمان کاتە باز لە پرۆفایلی ئەو گەنجە دەکەین کە پێشوازی لە شاندی محەممەد حەلبوزی و نێچیروان بارزانی کرد بۆ جلانی کە هەندێک پێیانوت ئەڵی مشەغیلی کارەبایە هەر یەکەوتان و تەشەرێکی لێدەدا با بزانین ئەو گەنجەشکێ بوو کە مەدووتەوەری سەرەکی بابەتی ئەم شەومان دەبێت. بەڵازیزان سەرەتا دەچینە سەر پرۆفایلی ئەو گەنجەی کە لە پارێزگای نەجەف پێشوازی لە شاندی نێچیروان بارزانی واروها محەممەد حەلبوسی کرد کاتێک کە سەردانی مقتەدا سەدریان کرد. با بزانین ئەم گەنجە کێ پرۆفایلەکەی چۆنە. ئەم گەنجە ناوی ماجد ئەلوائیلیە لە دایکبووی 1972 ئێستا پارێزگاری نەجەفە. لە ساڵی 1995 بووەتە ئەندامی یەکێتی ئەندازیارانی عێراق بە پلەی ڕاوێژکار. لە ساڵی 1995 لە جامیعەی بەغداد بەکالۆرەسی هەیە لە بەدەستهێناوە لە ئەندازیاری مەدەنی. لە ساڵی 1998 لە جامیعەی نەهرین بڕوانامەی ماستەری بەدەستهێناوە لە ئەندازیاری مەدەنی. لە نێوان ساڵانی 2002 بۆ 2006 وەک بووەتە بەڕێوەبەر لە فەرمانگەی پرۆژەکانی کارەبا لە وەزارەتی کارەبا. لە ساڵی 2006 وەک ڕاوێژکار بووە لە ئەندازیاری وەبەرێنان و وانەبێژ بووە لە ئەندازیاری لە کۆلێژی ئەندازیاری جامیعەی کوفە کە ئەمە بەشێکە لە پرۆفایلی وەروەها لە ساڵی 2010 ئەندامی یەکێتی مامۆستایان بووە ئەگەر هاوکارانم گرافیکەکەمان بۆ بگۆڕن و لە ساڵی 2010 ئەندامی یەکێتی مامۆستایان بووە. لە ساڵی 2014 لە جامیعەی بابل بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە لە ئەندازیاری مەدەنی واتێمە ئەندازیارێکی مەدەنیە. ئەندامی خولی چوارەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە. لە هەمان خولدا ئەندامی لیژنەی دارایی بووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە ئێستادا پارێزگاری نەجەفە هیچ پەیوەندیەکی خزمایەتی لەگەڵ مقتەدا سەدر نییە کە پێشوازی لە شاندەکەی کردبوو کە سەردانی مقتەدا سەدریان کردبوو. بەڵام هۆکار چییە کە ئەم جلوبەرگانەی لەبەر کردبوو کە ئەگەر لە وێنەکان هاوکارمامە وێنەکانیان لابێت پیشانمان من بۆی کە کاتێک کە پێشوازی لە شاندی نێچیروان بارزانی و محەممەد حەلبوسی دەکا جلوبەرگی کار و کەسابەتی لە ئیشکردنی لەبەرابوو وەکەوەی کە لە وێنەکانە دەردەکەوێت. لە هەمان کاتە هەندێک دەرنەفیز و ئەمانەی پێوە بوو ئەمەی کە بازنەک سوورەکەی پێوەیە بە دەورا کێشاوە ئەمە ماجد ئەلوائیلیە لەم کاتەیە کە پێشوازی لە شاندەکان دەکا. ئەم ئێستا پارێزگاری نەجەفە وەکەوەی کە هەواڵمان پرسیوە لەوەی کە بۆچی ئەم جلوبەرگەی لەبەر کردووە لەگەڵ ڕاگەیانەکەی کە قسەمان کردووە دەڵێ ئامانجی لەبەرکردنی ئەم جلوبەرگە چەندها ئەوەندەیە کە دیارە دەیەوێ بڵێ ئەم پارێزگایە لە ئێستادا لە هەموو شتێک زیاتر پێویستی بە خزمەت گوزاریە و لە ئێمە سەرقاڵی خزمەت گوزارین و لەلایەکی درەوە بە بەردەوامی لە زۆرینەی کاتە بەم جلوبەرگەوە سەردانی پرۆژەکان دەکا لە ناو پارێزگاکەدا بۆیە بە بەردەوام لەسەریشە گەنجێکی زۆر پڕوزەیە پڕئیشە کە سەرقاڵ بووە بە کار و پیشەی خۆیەوە وەلێکی دیکە لەو پاساوانە نەبوونی دەرفەت بوو لەوەی کە بچێت جلوبەرگێکی فەرمی ڕسمی لەبەر بکە لەوەی کە لە پێشوازی لە شاندەکە بکە واوەشی کاماڵ بژێراوە چەندها وەکو ئەوە بووە کە پارێزگاری نەجەفە بۆیە وەکو پێشوازی لە شاندێکی ڕسمی کردووە کە سەردانی پارێزگاکەیان کردووە لە هەمان کاتە یەکێکی دیکە لە مەبەستەکانی کەم جلوبەرگەی لەبەر کردووە بۆ خودی سەرۆکی پەرلەمان بووە کە ئەمە هەم تانی سیاسی لە پشتەوەیە چونکە بە جۆر لە جۆرەکان خزمەت گوزاری لە ناوچە لە پارێزگا سونەکان یا شیعەکان جۆرە لە ڕکابەری دروست کردووە. لە هەمان کاتە ئەوەی کە زیاتر لە پارێزگا سونەکاندا دەستی ئاوەدانی هەبووە سەرقاڵ و سەرقاڵی هەندێک پرۆژەیە ئەویش محەممەد حەلبوسیە و ئەمە مەسجێک بوو بۆ محەممەد حەلبوسی کە لە هەمان کاتە لە فکری پرۆژە خزمەت گوزاریەکانی نەجەف بێ وەکەوەی کە ئێمە لێرە ئەندازیارێکین سەرقاڵی کار و پرۆژە و خزمەت گوزارین کە ئەمە ئەو ئەندازیارە بوو کە زۆرێک لە هاوڵاتیان پێیان سێر بوو بەم جلوبەرگەوە سەردانی
وەفدێکی گرنگی بەو شێوازە کردبوو و هەندێک پێیان وابوو کە لە دار و دەستەی مقتەدا سەدر بووە کە پێشوازیم لە محەممەد هەلبوسی کرد و هەم لە نێچیروان بەرزانی ڕاگەیانەکەی دەیوت دواتر هەردوو شاندی نێچیروان بارزانی و محەممەد هەلبوزی زۆر سپاسیان کرد و ئەو پەیامی کە دەویست لەو جلو بەرگەیە بیدات وەریان گرتووە سپاسیان کردووە بۆ پێشوازیە گەرمەی کە هەی بووە بۆ ئەوان ئەمە بابەتی یەکەممان بوو. بابەتی دووەممان دێنە سەرەوەی کە جموجوڵەکانی ئێران لە پشت پێکێنانی حکوومەتی نوێی عێراقیەوە. بە گرافیک هەندێک شتان پیشان دەدەین. قسەیەک هەیە زۆر دەوترێت شەڕ لەبەر دەرگای ماڵی دراوسەکەی ناکات بەڵکو شەڕ دەباتە ناو حەوشەی ماڵە دراوسەکەیەوە. ئەمە ئەو قسەیە کە زۆر جار بۆ ئێرانیەکان دەوترێت یا ئێرانیەکان خۆیان ناڕاستەخۆم قسەیە دەکەن وەکوەوەی کە ئێستا دەبینن زۆر جار بەرپرسانی باڵای ئێران تەنان دەمەشیاوت و ئێستا شەڕ لەکوێ دەکەن لە یەمەن شەڕی خۆیان دەکەن لە سووریا کردویانە لە عێراق لە لوبنان لەم وڵاتانەیە شەڕی خۆیان دەکەن بەڵام تا ئێستا نەیان هێشتووە شەڕەکە بگاتە بەردرگای ماڵی خۆیان یا بەردرگای حەوشەی دراوسێکەیان. لە هەمان کاتدا ناوەناوە بە تایبەتی لە کاتی هاتنی داعشدا ئەم لێدوان وتانە لە زاری هەندێک لە بەرپرسانی ئێرانەوە دەبیسترا لە ڕووی استراتیژیەوە ئەمان ناوبەناو دەڵێن عێراق بەشێکە لە خاکی ئیمپراتۆریەتی فارس بۆیە لەم ڕێگەیەوە ئەوان دەرفەت دەدەن بە خۆیان لەوەی کە تەحەکوم بە خاکی عێراقەوە بکەن یاخۆت کۆڵ نەدەن لەوەی کە بیانەوێت لەسەر خاکی عێراق بمێنەوە و ئەجندای خۆیان پیادە بکەن. دوایەمە بابەتێکی دیکەمان هەیە کە دێنە سەری عێراق لە سێ پێکاتی سەرەکی پێکاتووە ئەویش ڕاستە پێکاتی دیکەمان هەیە بەڵام شیعە و سوننە و کورد سێ پێکاتی سەرەکین کە لە عێراقدا وجودیان هەیە و ئەوەشی هەیە کە کوردەوەیە کە لە هەرێمی کوردستانە دەزانین سوننەکان دەزانین کە ماوەی چەند ساڵێکە شپرزیەکی زۆریان هەیە و هیچ کاتێک وەکو ئێستا یا وەکو هەڵبژاردنە ڕەنگە پێکەوەیی و تۆکمەییان نەبوو بێت هەرچەندە ڕەنگە ئەم تۆکمەیی ئەم جارش بە ئاسانی بەسەریان ناتیان نەپەڕێ. شیعەژەوەیە کە لە سەردەمی ڕژێمی بەعس بینیمان چۆن یا مێژوو پێمان دەڵێت چۆن سەدام شیعەکانی دەچەوساندنەوە و زۆرینەی ئەم شیعانە تەنانەت بە سونە ئۆپۆزیسیۆنەکانیش و هەمووی پەنایان بۆ ئێران دەبرد. بۆیە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە ئێران لە ڕێگەی داڵدەدانی هەموو بەرپرسە شیعە و سون و کوردانەوە کە لە ئێران داڵدەی دابوون و لە هەمان کاتدا پشتیوانی سەربازی و ئابووری کردبوون پێ دەخسێنێتەوە ناو عێراق. تەنانەت لە ساڵی 2011 کە بەشێکی زۆری لە هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان پاشەکشەیان کرد ئەوە ئێران بوو توانی کە پاشەکشە بەو هێزانە بکە بۆیە هەمیشە خۆی بە خاوەنی لە عێراق ئەزانێ. بابزانین جوڵەکانیان لە عێراق چۆنە. جوڵەکانی ئێران لە ناو عێراقدا ئێستا چۆن دەبینرێت. دەرکەوتنی تارماییەکەی قاسم سلێمانی کە ئیسماعیل قانیە بابزانین چۆن شەڕی ئێران لە عێراقدا دەکات. دیارە لە ماوەی ڕابردوودا پاڵەوانی سەرکەوتنەکانی ئێران لە عێراق و دەوروبەری بەڵام ئێمە بە تایبەتی لە عێراق قسە دەکەین قاسم سلێمانی بوو. ماوەی 2 ساڵە ئەم پاڵەوانە ئێستا لە مەیدانەکەدا نەماوە و هەموو وەرکە قورسەکە کەوتوتە سەر ئەو تارمایی کە ناویان دەبەر ئیسماعیل قانی کە زۆر جار دەیانوت ئەوەی کە زیاتر بە زەبرە یاخۆ توندە ئیسماعیل قانیە لەوەی کە لە قاسمی ڕەنگە تونتر بێت. بەڵام ئەوەی کە دەبینین تا ئێستا هەڵبژاردنە پێشوەختەکەی ئۆکتۆبری 2021 ئەنجومەنی نوێنرانی عێراق ڕۆڵی ئیسماعیل قانی بەدڵی ئێران نەبوو هەرچەندە ڕەنگە بەرپرسیاری سەرەکی ئیسماعیل قانی نەبێ بەڵام دوجار ئەو هەڵبژاردنە دەرەنجامەکەی بەدڵی ئێران نەبوو و ئەوەشی کە دەبینین زۆرینەی پەرلەمان یا زۆرینەی کورسیەکان کە ئێستا پێکەوە متحید بوون ئەوانن کە لەژێر سەیتەرە و حکمی ئێران دانین بە جۆرە لە جۆرەکان زیاتر خەتی ئەمریکی و ئیمارات و وڵاتە عەرەبیەکانیان گرتووەتەوە. هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە پلەی دووەم هات لە هەمان کاتا لێرەش جارێکی دیکە یاریەکە بەدڵی ئێران نەبوو ڕەنگە قانی لێرەشا سەرکەوتوو نەبوو بێت. بەڵام ماوەتەوە سەر هەڵبژاردننی سەرۆک کۆمار و هەروەها پێکێنانی حکوومەت. بابزانین هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئێستا 3 کاندیدی سەرەکی هەن بەرەم ساڵح و شارزێباری و هەروەها حاکم ڕزگار. بابزانین ئێران چۆن کار لەسەر ئەمانە دەکات و جوڵەکانی لەسەر ئەمانەیە چۆنە. هاوپەیمانی زێباری و هەلبوسی و سەدرمان هەیە بۆچی پێی دەوترێ
زێباری و حەلبوسی سەدر چونکە لە ناو پارتیشدا دەوترێت ناڕزایەتی لەسەر ئەم هاوپەیمانیە کە بە کۆنکرێتی ناوی دەبن هەیە کە زۆر جار پەنجەی ئاماژەکان بۆ خودی نێچیروان بەرزانی دەچن کە ڕەنگە بەم هاوپەیمانیە کۆنکرێتی ڕازی نەبووێ بۆیە زۆر جار ناوی دەنێن ڕێکەوتنەکەی زێباری و حەلبوسی و سەدر لەبەرەوەی زێباری ڕۆڵی سەرەکی بینیوە لەم ڕێکەوتنەیەدا و هەر ئەوەشی کە نێچیروان بەرزانی سەردانی موختەدا سەدری کرد بە هۆکارێک لە هۆکارەکان لە یەک دەدرێتەوە کە ڕازی نەبووە بەمە لە هەمان کاتا ئێمە لە بەرامبەردا هاوپەیمانیەکی دیکەمان هەیە کە دژیەمانە ئاوەستێتەوە بەڵام لەسەر هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە لە قۆناغی نزیکدا ئەمە لە پێشە بزانین ئێران چۆن کاریان لەسەر دەکات ئێران دوو پەیامی داوەتە یەکێتی و پارتی چونکە ئەوەی کە ڕوونە لە عێراقدا پۆستی سەرۆک کۆمار هی کووردە پەیامی یەکەم کە قانی داوێتی بە یەکێتی و پارتی لەوەی کە پێی وتوون خۆتان لەسەر کاندیدێک ڕێک بکەون کاندیدی نێوان یەکێتی و پارتی زێباری و بەرهەم ساڵحە بەڵام کاندیدی سێیەم هەیە کە حاکم ڕزگارە پێوتون ئەگەر ڕێک ناکەون لەسەر ئەو کاندیدانی خۆتان ئەوە بیر لە بژاردەی سێیەم بکەنەوە بۆیە بژاردەی سێیەم لە ئێستادا ئەوەی کە ڕەنگە زیاتر لایەنەکان لەسەری تەوافۆقێکی زۆرینەتر هەبێ ئەگەر زێباری و بەرهەم ساڵح حساب نەکەین حاکم ڕزگارە لەبەرەوەی بەشێکی زۆر لە سونەکان وەلایان بۆ هەیە لەبەرەوەی کەیسی یەکلاییکردنەوەی توانم بڵێم یادادگاییکردنی سەدام حوسێن لە ئەستۆی ئەوە بووە بۆیە محبوبە لە شەقامی عراقیا بەگشتی و بە تایبەتی لای کوردیش متمانەیەکی باشی پێدەکرێت و لە هەمان کاتا دەوترێ بە پێی زانیاریەکانی یەکێتی قسەی لەگەڵ حاکم ڕزگارا کردووە چونکە بۆچی یەکێتی خەمیەوە دەخوا لەلایەکەوە دەگەر لای یەکێتی بێت ڕەنگە بۆ ئێران ئاسانتر بێ بەڵام لای پارتی بێت چونکە ئێستا بە ڕسمی پارتی چووەتە سەر و ڕێکەوتنەی کە دەکەوێتە سەر خەتی ئەمریکا ئیمارات و وڵاتانی عەرەبی و تەنانەت ناوی بەریتانیاش دێت بۆیە ئەگەر لە بەرێوانانە بێ بۆ ئێران ئاسانتر ئەگەر کەسی سێمیش بێت بە تایبەتی ئەگەر بۆ نمونە بەرهەم ساڵحیش نەبێت دوجار بۆ ئێران هەر قازانجە بۆیە یەکێتی لەگەڵ حاکم ڕزگارە بە پێی زانیاریەکان قسەیەکی کردووە لەوەی کە یەکێتی بۆچی بۆی گرنگە پۆستی سەرۆک کۆمار بۆ ئەو بێت جیاواز لەوەی کە ئەگەر لە دەستی بدادۆڕانێکی سیاسی خراپی بەسەردادێت لامان کاتە هەندێک بەرژەوەندی حزبیشی هەیە بابزانی بەرژەوەندیە حزبیەکانی چین لەوەی کە یەکێتی هەیەی ئەگەر بچینە گرافیکی دواتر چونکە یەکێتی لەمەدا و دەستکەوتانی کە هەیەی دوو لیوای تایبەت هەن کە سەر بە سەرۆک کۆمارن کە ئەم دوو لیوایە لای یەکێتی دەمێنێتەوە وەروە چەندین کادری یەکێتی لە ناو تەشکیلەی سەرۆکایەتی کۆمار چە بە کاتیبە یا هەمیشەیی بێ هەن ئەگەری پارتی ئەمە بباکەواتە ئەم کادرانەی یەکێتی دوور دەخاتەوە لە ناو کۆشکی کۆماری و لە هەمان کاتە دەستکەوتێکی چەند ملیۆن دۆلاری هەیە کە لە سەردەمی سەرتەنانەت سەرۆکایەتی مام جەلالەوە هەتا ئێستا ئەم دەستکەوتە مادیە لە ڕێگەی سەرۆک کۆمارەوە کە بۆ ئەو تەرخان دەکرێت دەگەڕێتەوە بۆ خەزانەی گشتی یەکێتی کە ئەمە لە هەمان کاتە ئەم دەستکەوتە حزبیانەش لە دەستەدا ئەگەر بێت و پۆستی سەرۆک کۆمار نەباتەوە بەڵام ئەوەی کە گرنگە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقە هاوپەیمانی زێباری حەلبوسی سەدر هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی کە هاوپەیمانی دەوڵەتی یاسا هاوپەیمانی سەرکەوتن جوڵانەوەی عتا هاوپەیمانی هێزەکانی دەوڵەت هاوپەیمانی فەتە حزبی فەزیلە و لە ئێستاشدا توانم بڵێم لەبەر ململانەکانی پۆستی سەرۆک کۆماروە و ڕێکەوتنی کە نزیکایەتێکی یەکێتی لەگەڵ ئێران هەیەی ئێرانیش لەناو ئەم هاوپەیمانێتەدا جێ دەبێتەوە بە حکمی و ململانی لەگەڵ پارتی هەیەی و لە هەمان کاتە نزیکایەتیە کە لەگەڵ ئێراندا هەیەی نزیکایەتێکی مێژوویە و نکۆڵی لێ ناکرێت بۆیە چۆن دەبێت ئێران کار لەسەر تێکشکانی ئەم هاوپەیمانیەی پارتی حەلبوسی و سەدر بکات دیارە ئاماژەکان بۆەوە دەچن لەوەی کە کاتێک کە باس لە سەدر دەکرێت لەوەی کە کارتی فشاری چی بێ بۆ سەر سەدر باز لەوە دەکرێت لەوەی کە دوایین کارتی فشاری بۆ شکاندنی سەدر لەم چوارچێوەیەدا پەنابردنە بۆ مەرجعی باڵای شیعەکان عەلی سیستانی لەوەی کە ئێستا کە سەدر لە ناو چوارچێوەی شیعەیە بەتەنها هاتووەتە دەرەوە پێیان وایە ئەمە تێکدانی ماڵی شیعەیە بۆیە باشترین کارتی فشار بۆ سەر سەدر بەکارهێنانی مەرجعی باڵای شیعەکان عەلی سیستانیە بە دەرکردنی فتوایەک بۆ یەکخستنەوەی نێوماڵی شیعە خۆیان کە ئەمە یەکێکە لە کارتەکان لەسەر محەممەد حەلبوسی ڕوونترینیان ئەوەیە کە کاتێک کە ماڵەکەی محەممەد حەلبوسی دەکرێتە ئامانج مەسجێکی ڕوونە لەوەی کە دەبێ مل بدا هەرچەندە پشتیوانیەکان هەبن لەسەر محەممەد حەلبوسی هەرچەندە پرۆفایلی محەممەد حەلبوسیمان هەیە کە کەمێکی دیکە باز دەوە دەکەین زای محەممەد حەلبوسی کێیە
ئەڵە تاوکارانم پیشانی دەدەن. محەممەد حەلبوسی ناوی محەممەد ڕێکان حەدیت علی حەلبوسی ئەلدولەیمیە لەدایک بووی 1970 لە پارێزگای ئەمبار. لە ساڵی 2006 بڕوانامەی ماستەری ئەندازیاری لە زانکۆی مستەنسەریە بەدەستێناوە. لە 29 ئابی 2017 ئەنجومەنی پارێزگای ئەمبار دەنگیدا بە هەڵبژاردننی وەک پارێزگاری ئەمبار. لە 15 ئەیلولی 2010 لە کۆی 298 دەنگی ئەنجومەنی نوێنەران بە 169 دەنگ وەک سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق هەڵبژێرا. لە نۆی کانونی دووەمی 2022 لە کۆی 228 دەنگ توانی بە 200 دەنگ ببێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق. یەکەم کەسە لە دوای ساڵی 2005 بۆ دوو خول لەسەر یەک وەک سەرۆکی پەرلەمانی عراق هەڵدەبژێرێتەوە. بۆیە کاتێکە موشکبارانی ماڵەکەی دەکرێت مەسجێکی ڕوونە بۆی کەمل بدە هەر ئەوە ژوای کرد کە ئامادەیی هەبوو سەردانی سەدر بکە لەوەی کە بتوانن شیعەکان بەشداری پێ بکەن و هێڵە سوورەی کە سەدر لەسەر هەندێک لە کەسایەتی شیعەکان دیاری کردو بۆ بەشداریکردنیان لە حکوومەت ئەو هێڵە سوورەتێک بشکێنێ. یەکێکی دیگە لە فشارەکانی ئێران کە جموجوڵەکانیەتی و مەسجێکی ناڕاستەخۆی بە پارتیەکان داوە. کاتێکە ماڵەکەی مستەفا کازمی، ماڵەکەی محەممەد حەلبوسی، فڕۆکەخانەی هەولێر، فڕۆکەخانەی بەغداد، فڕۆکەخانەی تەنانەت بنکۆ بارەگەکانی ئەمریکا لە هەریر، ئەمانە ئەگەر پارێزراو نەبن هیچ زەمانەتێک لەسەر پاراستنی سەری ڕەشیش نییە کە ئەمە مەسجێکی زۆر توندە بۆ پارتی و هەروەها ئەوەشی کە ڕەنگە کارتێکی دیکە بێ لەوەی کە نێچیروان بارزانانی لەگەڵ ئەوەدانە ئەم ڕێککەوتە کۆنکریتیە بکرێەوە ماڵی شیعە بەم شێوازە پەرتەوازە بکرێت لە بەرەوەی عراق بەرەو هەڵدێرانێکی نادیار دەبا. بۆیە هێشتا جوڵەی ئێران کارتەکان هەن بەدەستیەوە بۆ تێکشکاندنی ئەم هاوپەیمانیە کۆنکرێتیە. من میوانێکم هەیە لەسەر ئەم بابەتە کە قسەی زیاتر بکەین بۆی کە بزانین جموجوڵەکانی دیکەچین و چۆن ئەم کارتانە بەکاردێنێت. ئایام کارتانە ڕاستەوخۆ تەسلیمی خاوەنەکەیان دەکرێت، ئێران ڕاستەخۆ تەسلیمی دەکا یا ناڕاستەوخۆ پێی دەدرێت. بەڕێز محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس لە ناوشاری سلێمانیەوە لەگەڵ مایەکاک محەممەد زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر گوێت لە بەرنامەکە بێت دەمەوێت بزانم جوڵەکانی ئێران چی دیکە هەن لەوەی کە لە بەرچاوی هاوڵاتیان یا شەقامی عراقیەوە نادیار بن. بەڵێ زۆر سپاس بە ناوی خی گەورە. بێگومان نەک ئێران و تورکیا و بەشێک لە وڵاتانی هەرێمایەتی وڵاتە سلهێزەکانیش ئێستا ئەسپی خۆیان تاو دەدەن لە پرۆسەی پێکەنانی حکوومەت و سەرۆکایەتی کۆماری عراقدا. تۆ سیرکە سەرۆک کۆمارێک کە ئەرکی پاراستنی سیادە و سەروەری عراقە ئەبێ بە دەستماسکردنی تورکیا و بە مبارەکەی ئێران دابنرێت. ئەو کاتە و سەرۆک کۆمارەت چۆن نەتوانێت سەروەری عراق و هەرێمی کوردستانەوە بپارێزێت. سەرۆک کۆمارێکە بە دەستماسکردنی ئێران یا تورکیا یا ئەوە دامەزرابێت دانرابێت و دائەنرێت ناتوانێت ئیدانی تۆبارانێکی ئێران کا بۆ سەر هەرێمی کوردستان، ناتوانێت ئیدانی لەشکرکێشی تورکیا بکا کە نزیکەی 300 کیلۆمەتر دێتە ناو خاکی هەرێمی کوردستانە و لە زاخۆ داخڵا بێت و لە پێنجێن تۆباران و بۆمبارانی خاکی کوردستانەکات. بۆیە ئەم دۆخە ئەوەمان پێڵێ کە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە سەروەری خۆیان لە دەست داوە، لە دەستی خۆیان نین. ئەگەر لە حاڵەتێکدا ئێران و تورکیا خۆیان تەداخل نەکەن ئەمان خۆیان دەستیان ڕاکێشن بۆی کە تەداخل بکەن لە کاروباری عراق و لە کاروباری پرۆسەی پێکەنانی حکوومەت و پرۆسەی سیاسی و حکومداری لە عراق و هەرێمی کوردستان. بێگومان لە پشتی پەردەوە ئێران لە پشتی پەردەوە ڕۆڵی گەورەی هەیە، وەکو تارمایی یەک دێ و ئەڕوا لە نێوان بەغدا و نەجەف و سەری ڕەش و دەباشانە دێت و دەڕوات. تورکیا بە چوار مشکی لە هەرێمی کوردستانە دانیشتوە. 32 بنکە و بارگای هەیە، 32 بنکە و بارگا و دەستگای هەواڵگیری و تەنان فڕۆکەخانەی سەربازی هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە واکات یعنی بەشێکی زۆر لە حیزبە سیاسەکان بەقەدە و بارگایان نییە. کۆمەڵ و یەگرت و نەوەی نوێ و گۆڕان بەقەت تورکیا بارگا و دامەزراویان نییە لە هەرێمی کوردستاندا. جا ئەمە کاریگەری لەسەر کاتێک کاریگەری لەسەر لوتکەی دەسەڵاتە بێت لە عراق و لە هەرێمی کوردستان، بێگومان کاریگەری لەسەر لانی ئابووری، هەواڵگری، سەربازی، بڕیاری سیاسی، بڕیاری حیزبەکان دروستەکەن. هەر بۆ نمونە پرۆسەی هەڵبژاردنە ئەنجامەکەی ململانەیەکی سیاسی بوو، یعنی ئەوەی کە ئەبیندرێ تەزویر یاخود گۆڕینی ئەنجامێکی مبەرمەج ڕێکخراو لەلایەن ئیمارات و بە تونێلی سێکوسکەی سەدر و بارزانی و حەلبوسیە هات
و توانیان کورسیەکی زۆر بەدەست بێن و بەهۆی گۆڕانی ئەو ئەنجامانەوە کە بێگومان ئەمریکا ئەوانیش ڕەزامەندیان لەسەر بوو. ئێستا ئێران بە شێوەیەکی تارمایی لە ناو دۆخەکەدایە، دوو بەرە دروست بووە. لە ناو ئەم دوو بەرەیە ئێران دەستی هەیە، ینی بۆ نمونە ئێران هەم فشاری هەیە هەم مامەڵی هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەلایەن ئەو هاوپەیمانێتی سەدر حەلبوسی بارزانی. ئەوەی ئەو کەسەی کە بۆی ڕام نەکراوە تا ئێستا تەنها مقتەدا سەدرە، ئەگەرنا ئێران هاوپەیمانی یاخود با بڵێن چوارچێوەی هەمانگی گرتووە، کاریگەری لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە، کاریگەری لەگەڵ هێزەکانی دیکەشا هەیە و لە هەمان کاتیشا کاریگەری لەسەر پارتی دیموکراتی کوردستانیش هەیە. بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو قائانی هات لەسەری ڕەش یاخود با بڵین لە بارگای بەرزانی لەگەڵ بەرزانی کۆبوو و داوایان لێ کرد کە دەست پێش خەریکە و فشاریان لێ کرد بەوەی کە هەوڵاتی پرسیاری ئەوەی بۆ دروستە بێت لەوەی کە چۆن وڵاتێک وەکو ئێران یاخۆد ئیسماعیل قانی چۆن ئەم کارتە فشارانە بەکارێنن. بۆ نمونە دەوترێت مەسجێک دراوە بە پارتی کەستەری ڕەش ئیدی ڕەنگە پارێزراو نەبێت، چونکە هەریر لە تەنیشتیا فڕۆکەخانەیە و لێر لە تەنیشتیاوانە، کەواتە ئەم مەسجانە زۆرترەوە گەگرنگە ئایا چۆن دەدرێتە دەستی پارتی، ئایا ڕاستە و خۆیە یا ناڕاستە و خۆیە. ئەزانی ئێران ڕژێمی ئێران وەک ڕژێمێکی تۆتالیتاری لە ناوچەکە و ڕژێمێکی ئەتوانین بڵێن خوێن ڕێژ لە ناوچەکە دەستی هەیە لە هەموو خوێن ڕێژانی کە لە ناوچەکەیە، هەل لە یەمەن و با بڵێن لوبناان و سووریا و عراقەوە بیگرە هەتا و ناوچانەی دیکە کە جەنگەکان لە خۆی دوورەخاتەوە ئیکاتەوە دەرەوەی خۆی، بە تایبەتی لە عراقدا هەموو ئاڵۆزیەک لە سنوورەکانی خۆی بەدەربێت لە قازانجی ئەوە. بۆیە یاریەکە لە ناوخۆی خۆ ناوخۆی ئێران ناوخۆیەکی وێرانە ئێستا، ڕێژەی هەڵاوسان، ڕێژەی ناڕەزایی، ئابووری، اقتصادی هەموو ئەمە وێرانە. دێ دیارەکە لە دەرەوەکات، دیارەکە لە ناوخاکی عراق. کێشەکە ئەوە نییە ئێران چۆن نەتوانێت تەداخولکە، کێشەکە ئەوەیە لایەنە عراقەکان خەڵکی بەرپرسە سیاسەکانی عراق، حیزبە سیاسەکانی عراق خۆیان توانای بەڕێوەبردننی وڵاتیان نییە. ئەوە بوو لە ساڵی 1923 کاتێکە عراق دروست بوو ڕێک نەکەوتن سونە و شیعە و کورد و ئەوە چون حاکمێکیان یاخود با بڵێن پاشایەکیان لە سعودیەوە بۆ هێنا. ئێستاش بە هەمان شێوە ڕێ ناکەون خۆیان، جا لەبەرەوە یا ئێران ڕێکیانەخە یا ئێران خەڵکی بەسەرا فەرزەکە یا تورکیا. ئەوە ئێستا تورکیا شات و پێشتر تورکیا ئەو ڕۆڵە گەورەی نەبوو لە سەردەمی بەعس و لە سەردەمی پێشووت ڕژێمەکانی پێشووتریشتا. ئێستا ڕۆڵێکی گەورەی هەیە، بارزانی نەچیروان بەرزانی بەر لەوەی بچێتە بەغا ئەچێتە ئەنقەرە پرسێکە کات، یەکێتیش بە هەمان شێوە، حیزبەکانی دیکەش بە هەمان شێوە، بێگومان لایەنە عراقەکان خراپتر. کاک محەممەد ئەم هاوپەیمانی کە ئێستا هەیە پارتی محەممەد حەلبوسی و سەدر وەک باس کرد ئێستا سەدر ماوەلەوەی کە بیشکێنێت، باش ئەمانە کە بە پاڵپشتیەکی ئیمارات ئەمریکا تەنان باز لە ئیسرائیلیش دەکرێت ئەم هێڵەی کە لە پشتیوانیانن دەبێت هێندە بەهێز بن، بەڵام ئایا چی وای کردووە لەوەی کە ئێران بتوانێت بیان شکێنێ، چۆن توانی محەممەد حەلبوسی بشکێنێت، چۆن توانی پارتی بشکێنێت لەوەی کەمانە گوێڕایەڵ بکات. ئەزانی من ناڵم تێکیانی شکانە، من ناڵم کاریگەری لە سەریان هەیە، ینی ئەوان لەسەر ئەو خەتەی ئەولان کە دیارە ئێستا ئێران بەشپرزەیە و مامەڵاکە لەگەڵ ئەمانە، ینی لەبەرەوەی بەرەی ئێران لەم دۆخەیە دۆڕاوە، جا لەبەرەوە ئێران سەرجەم کارتەکانی خۆی بەکارهێنێ لەمەدا. بەلای ئەوە ئێستا لەم حاڵەتەیە بەلای قائانی و ئەوەی کە ئەو پەیامەی ڕێبەری هێناوە بۆ لای بارزانی و لای لایەنەکانی دیکە سەرۆکۆمار بەشێک نەبووە لەوە، ینی ئەو بەلایەوە جارێ ئەوە گرنگە ناو ماڵی شیعەت تێک نەچێت، چونکە ناو ماڵی شیعەت تێک بچێت ئەوە عراق و سنوورەکانی ئەو تێکەچێت، چونی ئێران لە پشتی پەردەوە دەستێکی باڵای هەیە، لایەنی هەواڵگری، تڵاعات، لایەنی سوپا، لایەنی هێز و هەمووی ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ناو عراقدا. جا لەبەرەوە بۆ هەرێمی کوردستانی ژوایە هەموو ئەم ڕێکەوتنانە تۆ ئەچی مجازەفاکەی، ینی کورد هیچ کاتێ ئەوها هەر خۆی نایەگڕیز بووە، ینی ئەوەی کە هەیە ئێستا چی خوێنیتەوە سیرکە ئەم شەڕەی کورد ئەیکا بە پەرتەوازەیش ئەیکا لەسەر پۆستی سەرۆکۆمار. من دڵنیام $10 ملیۆن تا $100 ملیۆن تەرخانەکەن بۆ کڕینی پۆستی سەرۆکۆمار، چ پارتی چ یەکێتی هەر یەکەیە بەجیا چووە بۆ بەغدا. تۆ سیرکە ئەمەیان لەسەر موچە کرد، ئەمە لەسەر بودجاکەن، ئەمە لەسەر موچە و با بڵێن مادەی 140 دەسەڵاتە فیدراڵەکان و پێشمەرگە ئەکەن، بێگومان نەخێر کەواتە دەرکەوت ئەمەی کە ئەم شەڕەی ئەمان کردویانە تا ئێستا هەمووی لەسەر پۆست بووە. یعنی ئێستا ململانەکەیان ئامادەن هەموو شتێ بگۆڕنەوە لە پێناوەی کە هەر یەکەیان پۆستی سەرۆکۆمار بەدەست بێنن. پۆستی سەرۆکۆمار پۆستێکی تەشریفاتی، یعنی تۆ بێنە بەرچاوت لە چەند ساڵی ڕابردوودا بۆ نمونە لەم خولەی سەرۆکایەتی کۆمار و سەرۆکی حکوومەت و ئەوە، یعنی سەرۆکایەتی کۆمار چ سوودێکی هەبوو بۆ کورد؟
بۆ کوردستان بۆ موچە خۆران یعنی لە کێشەی موچە ڕۆڵی هەبووە لە کێشەی مادەی 140 توانیوێتی سەردانی کەرکووکە توانیوێتی ئیداری تورکیا بکە توانێتی ئیداری ئێران بکە ئێتەبعا نەیتوانیوە لەبەرچی لەبەرەوەی کە بە دەستماسکردنی ئەوان دانراوە باز لەوە دەکرێت لە کاتەکان بۆ سەر پارتی دیموکراتی کوردستان کە ئێران دەیکا لەوەی کە ئەگەر سەرۆکایەتی کۆمار تەسلیمی یەکێتی نەکرێتەوە ئەوە یەکێتی ڕەنگە لە کابینەی نۆیەمی حکوومەت هێرێمی کوردستاندا بکشێتەوە ئەمە تا چەندە وەکو کارتێک بۆ سەر پارتی حساب دەکرێت ئەزانی من تەسەوڕ ناکەم یەکێتی بکشێتەوە لەبەرەوەی ئەمانە هەموو مەساڵحیان بەیەکەوەیە چ پارتی چی یەکێتی دنیای مەساڵحیانی یەکێتی وەزیری لەوێ 100,000 نزیکی چەکداری هەیە ئەم ناوچەیەش ئەبێتە ناوچەیەکی ئێستا زۆرینەی دەسەڵاتە ئابوووریەکان لە نەوت و لە هەموو ئەو داهاتانەی هەوێت لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە ینی گۆڕان و یەکێتی پاشکۆی ئەو حکوومەتن بەڵام دەریژ ناچن و تیاشیا بەشدارن ئێرانیەکان بە چەند ئاراستەیەک ئیشیان کردووە تیمێکان هاتووە ئیش لەسەر ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی و لە نزیککردنەوەیانەکە ئەم تیمە لە ئاستی خوارترایە باز دەواکەن کە چۆن ڕێک بکەون لەوەی کە لەسەر یەک کاندید هێشتا ڕێک نەکەوتون بارزانی پێیانی وتووە کە مساومە بە وشار زێباریەوە ناکات مساومە لەشە وشار زێباری ناکات یەکێکی سوورە لەسەرەوەی کە ئەم پۆستە لای ئەوان بوو ئەگەر ئەم پۆستیان لا نەمێنێ چیان نەمێنێ لای یەکێتی نەسەرۆکی هەرێمیانە نەسەرۆکی حکوومەت نە پۆستەکانی دیکەیان لایە بۆیە ئەو تیمە گەورەکەی تری کە شاتووە کە قائانی سەرپەرشتی کردووە چونەتە لای بارزانی ئەمە پەیامی تریان پێ بووە پەیامی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانیان پێ بووە بۆچی بۆ ئەوەی پێیان وتووە کە ئێوە تۆ بوویتە هۆی پەرتەوازەکردنی ناو ماڵی شیعە ئەگەر تۆ پشتیوانی لە سەدر نەکردایە سەدر ئەوە ملهۆر نابوو لەسەر ئەوەی کە بە هیچ شێوەیە ڕازی نابێ مالکی و بەشێک لە چوارچێوەی هەمانگی بەشدار بێ بۆیە کارتەکانی یاخود با بڵێن پەیامەکەی ئێران بە دوو ئاراستە بووە ینی ئەو پەیامی قائانی بردوێتی بۆ بارزانی بە پێی زانیاریەکان ئەوەیە کە باز لەسەر و کۆمار نەکراوە باز لەوە کراوە کە ئەبێ ناوماڵی شیعە ئەولەویەت بۆ لەلای ئەوان کە ئەبێ ڕێکخرێتەوە ئەم چۆن لەبەر ئەوەی کە ئەگەر بارزانی و حەلبوسی لەگەڵ سەدرا نەبن سەدر ناتوانێت حکوومەتی ئەغلەبیە پێک بێنێ جا لەبەر ئەوە ئەمان پێیان وایە و بە ئەو مەسجیان بەڕوونی بە بارزانی ڕاگەیانەوە کە ئێوە بوونەتە هۆی ئەوەی ناوماڵی شیعە تێک بچێت جا لەبەر ئەوە ناوماڵی شیعە خراپە ناوماڵی کورد خراپە ناوماڵی سونە خراپە عێراق ئەوها بەڕێوە ناچێت وڵاتە ئەمەکەی سیاسەکانی خەریکی بەڵێن کاک محەممەد بۆ ئێران ئێستاوە سەرۆکایەتی کۆمار زۆر گرنگ نییە ڕێخستنەوەی نێوماڵی شیعی لەگەڵ پێکێنانی حکوومەتە خەمی پێکێنانی حکوومەتێتی لەوەی کە ئێوێ نێوماڵی شیعە ڕێک بخاتەوە ئەزانی یەک خاڵ هەیە ئێستا لەبەردەم ئەوەدان پرۆسی پاڵبژارنی سەر و کۆمار بەڕێوە بچێت ئەگەر ئەو پرۆسی بەڕێوە نەچێت حکوومەتیشی بەدوای نایە چونی ئێستا ئەم ڕۆدادگای فیدرالی ڕایگەیان کە بە دوو لە سەرسەی ئەندامان نیساب تەواو بێەوە تا 220 ئەندامی لە کۆی 329 ئەندام دانیشتن پێکدەین تا ئێستا هاوپەیمانەتەکەی سەدر حەلبوسی بارزانی نزیکەی 180 دەنگیان هەیە واتە نزیکەی 40 ئەندامیانەمێنێ بۆی نیساب تەواوکەن بێگومان ئەگەر بەم حاڵەتی ئێستاوە بێ ئەو هاوپەیمانیە توانن سەر و کۆمار بەرن بەڵام یعنی بەم حاڵ ئەگەر سیناریۆکان لە داهاتووە چی لێدێ یا ئەوە تا باڵی چوارچێوەی هەمانگی لەگەڵ یەشێتی و لەگەڵ بەشێک لە هێزەکانی دیکە بایکۆتێکن ئەگەر بتوانن 110 ئەندام 110 دەنگ بەدەست بێنن 110 ئەندامی پەرلەمان ئەوە ئەتوانن بە تەواوەتی پەرلەمان قوفڵکەن و کۆبوونەوە لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار نەکرێت کە سەر و کۆمار نەکرا بێگومان حکوومەتیشی بەدوای نایە بەڵام پەرلەمان ئەتوانێت کۆبێتەوە لەسەر پرۆسەکانی دیکە ئەتوانێت دانیشتنی خۆی بکە بە 50 زایدیە گواتە 165 ئەندام بەڵام بۆ هەڵبژاردننی پرۆسەی سەر و کۆمار نیساب پێویستی بە 220 ئەندامە لایانی بەرامبەر ئەتوانێت 110 ئەندام نێڵێت واتە لە 329 ئەندام 110 ئەندامت هەبێ ناتوان نیساب تەواو نابێ ناڵی نیساب تەواو بێ بۆی ئەمە یەکێکە لە سیناریۆکان من ویستم لەوەیە ئەوە بڵێم ئەوەی کە هەیە لە هێزە سیاسەکان ئەوەی کە باسی دڵسۆزی خاک و نیشتیمان و نازانم خەمخۆری هاوڵاتیەوە هەمووی ئەمە درۆ دەلەسەیڵن ئەو هێزە سیاسیانی لە عێراق زۆرینەیان لە سەدانەوەت بۆ لە سەدانەوەت و نوێیان بەشی زۆریان مافیای سیاسین چەتەی سیاسین وڵاتیان وێران کردووە چه عێراق و چه هەرێمی کوردستان هەمویان بڕۆن سەیریان کەن ئایا ئەو دەسەڵاتە سیاسیانی کە هەیە ئەو بنەماڵە سیاسیانی کە هەیە لە چه دۆخێکە ئاژین و خەڵک لە چه دۆخێکە ئاژی یعنی پۆستی سەر و کۆمار بە هاوڵاتیەکی قوربەسەر چییە کە غازی دەستناکەوێت نەوتی نییە و کارەبای نییە زۆر باشە لەبەرەوە
هاوڵاتی لە هەرێمی کوردستان بە من و تۆ هەمومانەوە هاوڵاتی پلەیەک نین لە کوردستان و لە عێراقش هەمومان هاوڵاتی پلە 2 پلە 3 هاوڵاتی پلەیەک بنەماڵە سیاسەکان و خانەوادەی بنەماڵە سیاسەکان و کوڕ و منداڵی بنەماڵە سیاسەکانن بۆیە ئەوەی کە هەیە لە عێراقدا بۆ عێراق بەم دۆخە ڕۆشتووە بۆ هەرێمی کوردستان بەم دۆخاڕوە لەبەرەوەی ئەوەی کە باسی خەمخۆری نیشتیمان و نازام هاوڵاتی ئەماکە هەمووی دەرکەوت ئەمە بۆ پۆست و بۆ پلە و بۆ ئیمتیاز زۆر باشە کاک محەممەد تاڵان ئەمە هەمووی کەوتت 100% لەگەڵیان بۆیش زوو پێڕاگرم مەفهومی بەرنامەکەم ئەساسی بەرنامەکەم لەسەر جوڵەکانی ئێرانە هەرچەندە وجود و واقع و هەیە بۆ یەقسێ لەسەرەکەی بەڵام دەمەوێت کۆتا پرسیارم ئەوە بێت 2 ساڵە قاسم سلێمانی لە ساحەی عێراقا نەماوە یا بەگشتی ئەو یاری باریزەی ئێران نەماوە ئێستا لە ساحەکەیە قانی بەدیلەتی ئایا قانی کە لە یاری یەکەما کە هەڵبژاردنەکە بوو بەدڵی ئێران نەبوو پێچێنانی دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەدڵی ئێران نەبووە ئایا لەم یاریانەی کەماون لە سەرۆکایەتی کۆمار لە پێچێنانی حکوومەت یەخستنەوەی نێوماڵی کورد ئەتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێ یا ئەتوانین بڵێ نەگەر قاسم سلێمانی بواە دەیتوانی بیباتەوە بەڵام ڕۆڵی قانی ئێستاوای کردووە کە ئێران بەم شێوازە بێ وایە بۆ داهاتوو دەتوانێت بەدڵی ئێران بێ وەزعەکە ئەزاری چۆن ینی لە پرۆسەی یەکەمدا لە هەڵبژاردن بەڵێ بەرەی ئێران و ئێران دۆڕانی بەڵام کاتێک لە گفتوگویەکە لە عێراق چەقە بەسرێ ئەو درۆنە نێرێن بۆ سەر دوبەی و ئیمارات کاتێک لێرە لە شوێنێکدا لەوە فشار دروستەکە بۆیە ئێران کارتی بەدەستەوەیە بۆ لایەنە عێراقەکان تەسەور دەکەم ئەگەر بەم شێوەی کە ئێستا ئەڕوا بە شێوەیەکی ناتەندروست بە شێوەیەکی تەشەنوجاوی عقیبەتی پرۆسەی دانووسانەکان پرۆسەی پێکەنانی حکوومەت و سەرۆکایەتی کۆمار باش نابێ چ لە ئاستی عێراق چ لە ئاستی هەرێمی کوردستان بۆ عێراقەکان ڕەمێ گرنگ نەبێ و شارسێباری بێ یا بەرەم ساڵح بێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بۆ خەڵکی کوردستانیش ڕەم بێ وەکو هاوڵاتی هیچ گرنگ نەبێ بەرەم ساڵح و شارسێبارە هیچ لە مەسەلەکە لە ژیانی ئەو ناگۆڕێت جگە لە ژیانی خۆیان و کەسوکار و ئەوەی کە هەیە بەڵام بۆ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی سەرۆکۆمار حەسمی ململانەکانەکە لە نێوانێنە حەسمی ئەوە کات کە ئایا ئەم هێزانە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بیبات ئەوە تەواوی پۆستە باڵاکان لە عێراق و لە هەرێمیش بۆ خۆیە بات ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بیدۆڕێنێ ئەوە تەواوی پۆستەکانی دیکەش ئەدۆڕێنێ واتە ئێستا حاڵەتێکی ئالۆز دروست بووە بۆی کە ئەگەر یەکێتی پۆستی سەرۆکۆمار بدۆڕێنێ ئایا ئەتوانێت وەزیر و شت وەرگێ لە بەرەوەی کە گەر وەزیر و وەرگێ بێ بچێت چوان ناو چوارچێوەکەی سێقۆڵەکەی سەدر حەلبوسی ئەوە دینە سەر ئێران ئەگەر پرۆسەکە بەدڵی ئێران نەبێ ئایا ئێران ئەتوانێت کارتی بەدەستەوەیە کاک محەممەد زۆر سپاس دەکەم گرفتێکی دەنگت هەیە دەنگت نەما لە لای ئەمە و دەرفەتی بەرنامەکەشم نەماوە زۆر سپاس کاک محەممەد دیارە زۆر بەلامەوە گرنگ بوولەوەی کە وەڵامی آخر وەرگرن بەڵام بۆی گرفتی تەکنیکیەوە سەوتت نەماوە لای ئەمە زۆر سپاس دەکەین بەڵازیزان ئەمەی کە بینیتان باز لە جموجوڵەکانی ئێران بوون لا پشتی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقەوە بۆیە زۆر سپاسان دەکەین تا ئەم کاتە بینەرما بوون تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم ماڵتانەوە